چینیەک بە شێوەیەکی کاریگەر و سەیر کێشی دادەبەزێنێت و لە ماوەی تەنها 1 ساڵدا 30 کیلۆ لە کێشی دابەزاند. دانانی بەرد لەسەر سەر ڕێگەیەکی سەیرە بۆ دابەزاندنی کێش، بەڵام کاریگەرە. زۆر کەس هەوڵی دابەزاندنی کێشیان دەدەن بەو شێوەی کە بەلای ئێمەوە تەقلیدی دەردەکەون، بە وەرزشکردن یان خواردنی حەپی ڕێژیم. بەڵام ئەم پیاوە چینیە ڕێگەیەکی داهێنا کە بە یەکێک لە سەیرترین و نایابترین ڕێگاکانی دابەزاندنی کێش دادەنرێت. کۆنگیانی تەمەن 53 ساڵ بە شێوازی خۆی بەرەنگاری قەڵەوی بووەوە. ئەو ڕاهات بوو بەردێکی 40 کیلۆگرامی لە سەرسەری دابنێت و ڕۆژانە لەگەڵیدا ڕێبکات. پرسیارەکە لێرەدا ئەوەیە بۆچی بەرد؟ لەوانەیە بڵێت ڕەنگە ئەم شێوازە سەرکەوتوو نەبێت، بەڵام پێچەوانەکەی ڕاستە. بە جۆرێک کەیان توانی لە ماوەی کەمتر لە ساڵێکدا 30 کیلۆ کێشی لەشی دابەزێنێت. کێشی یان نزیکەی 100 کیلۆ بوو. ئەمەش بۆ هۆی ئەوەی تووشی کێشەی تەندروستی ببێت. بۆیە بڕیاریدا ڕێگەیەکی نوێ بۆ دابەزاندنی کێشی تاقی بکاتەوە. بۆیە سەرەتا بەردێکی لەسەر سەریدانا کە کێشەکەی تەنها 15 کیلۆ بوو. وردە دەستی کرد بە زیادکردنی کێشی بەردەکە تا بوو بە 40 کیلۆگرام. لەم وەرزشەی بەردەوام بوو تا ئەو کاتەی تەندروستیان بەهۆی ئەم شێوازە سەیر و نامۆیەوە باشتر بوو. هەروەها کێشێکی زۆریشی دابەزاند.